خۆشەویستانم سڵاو هەروەکو پەیوانمدا بوو ئەم ماوەیە سەرقاڵی چەند ڤیدیۆیەکی کورت دەبم پۆستێکم لەلایەن خۆمەوە لە سناپچات و لە ئینستاگرام و لە فەیسبوک و لە یوتیوب لە هەموو سۆشەل میدیا ئەو شوێنانەی کە هەمە بڵاوێکم و پۆستێکم بە خاتری ئەوەی ئێوە سوودی لێ ببین. ئەمڕۆ باز لە یەکێک لەو تەکنیکاناکەین کە پێشتریش لە ڤیدیۆ درێژەکانە باسم کرۆ، بەڵام وا دیارە زۆرێکتان تااقەتی سیرکردنی ڤیدیۆی زۆر درێژتان نییە، بۆیە ئەم جارە بە تەنها باز لە یەک تەکنیکەکەین پێی دەوترێ گلیساندۆ. گلیساندۆ کە لە وشەی گلەیدەوە هاتوواتە ئینزلاق یاخود چۆنەڵەی وەکو بۆی زیاتر ئاسانتر بێت لە لای خۆتان با بڵێن خلیسکاندۆ هەروای پێ بڵێن، لەبەرەوەی ئێمە ئەو کاتە لە پەیمانگەی هونەر جوانەکانە کە ئەم شێوە تەکنیکەمان بێگومان لەسەر ئامێرەکانمان دەخوێن، لەسەر ئامێرەکان فێر دەبووین، بێگومان ئێمەش خاوەن قورگین، ئێوەش ئامێرەکە خۆمان پێویستە پەرەی پێ بدەین. بێگومان زۆرێک لە ئامێرژنەکانیش ئەم شێوە تەکنیکانە بەکارێنن، بۆ نمونە ئازف کەمانچا، بۆ نمونە ئەو ئامێرە هەوایانی کلارنێت و ترامپێت و نازام زۆرێک لەو ئامێرانەی کە دەیزانن. بۆ نمونە ئەگەر ئامێرژەنێکی کەمانچا گلیساندۆ بژەنێت ئەبێ بە یەک قەوس تەکنیکەکەی لەم سەرەوە بۆ ئۆسەڕاکێشە، یعنی ئەو بەشەی کە بۆ دیاری کراوە دەبێ بە یەک قەوس بیکات. تۆژە بێ ئەو تەکنیکەی کە پێی دەوترێ گلیساندۆ بڵێن ئێستا کە لە ڤیدیۆکەیە پێتان نیشانە دەم چۆناهی بیڵن، دەبێ بە یەک جەڕە هەناسە ڕاکێشی لە سەرەوە بۆ خوارەوە یاخود بە پێچانەوە لە خوارەوە بۆ سەرەوە بێ. با بیریشمان نەچێ گلیساندۆ وشەیەکی ئیتاڵیا، واتە پێکەوە بەستنی یاخود بە یەکەوە بەستنی تۆنەکان بە یەک شێوە. وەکوتم لە کوردیا ئەمە پێی دەڵێن باوا بڵێن ئێمەش مستەڵەحێکی خۆمان یاخود وشەیەکی خۆمان بۆ فەرهەنگی کوردی لە ناو مۆسیقایە زیاد دەکەین، لە بری گلیساندۆ پێی دەڵێن خلیسکاندۆ. زۆرێک لەمانە هەیە توانی بەم شێوەیە دەری ببڕی بەم شێوەیە خود گلیساندۆ. ئەمە نمونەی چەند گلیساندۆیە کە بڵێن لە چەند تۆنێک و هەل لە خۆمەوە بۆم هات. ئەتوانن ئێوەش پراکتیسیکەن تکایە کە پراکتیسەکەین بۆ تەنها جارێک ئەم ڤیدیۆیە سیرمەکە و فڕیدەرە چوزانم تەنەکەی خۆڵی بیرەوەرێکانتەوە نە، ئەبێ بەردەوام ئەم تەکنیکانە بەردەوام وا بەکاری بێنە، وا گوێی لێ بگرە، وا ڕاهێنان بکە هەمیشە لە بیر و هزر تا بمێنێ تاکو وەکوتم ماسڵ میمۆریەکان بیرتەخەنەوە بۆ ئەوەی لە کاتی گۆرانویتنا هاوکاریت بکە ژێدەنیەکانە بەهێزتر و چالاکترەکە. هەمووی بە یەک تۆن ڕاکێشی، ڕەنگە لە هەنێکیانە زۆر سەردەمیانە بێت تۆنەکان کە گوێتان لەبێ، ڕەنگە هەنێکیشان بەرەو شەرتمانە با بڵێن بەرەو ڕۆژهەڵاتیمانە بات، لەبەرەوە هیچ کامیان هەڵە نییە. ئەتوانی تۆژ نمونەیەکی خۆت ئەلم ڕاهێنانە کە من دروستم کردووە تۆژ نمونەیەکی خۆت بنێری، ئەگەر زانیم تۆنەکان پاکە پەیمانتە دەمێ لای خۆمەوە پۆستی بکەم. گلیساندۆ بیتان نەچێ یاخود خلیسکاندۆ. جارەتوانی لە تۆنێکی بڵێن لە تۆنێکی ڕێکەوە دەست پێ بکەی
بەرەو سەرەوە بیبێ یاخود بەرەو خوارەوە بهێنیتەوە بەڵام هەنێ دەرەتوانی لە نەبرەوە دەست پێ بکەی بۆ نمونە بە هەر جۆرێک بێ تکایە ئەم پرۆڤانە هیچی هەڵە نییە ئەگەر بیکەی تکایە ڕاهێنان باژێ دەنگەکانت بکە تاکو لە کاتی گۆرانی وتنا هیچ کێشەیەکت نەبێ بەڕاستی من زۆر بێزارە بم کە ئەو ڤیدیۆیانە دەبینم زۆرێک نەشازی تایە بڵاویشی دەکەنەوە بەداخەوە تۆنی نەشاز بووە بەباو من هەوڵەدەم لای خۆمەوە بەڕاستی بمەوێ چەند خوار و خێچیەک یاخود ئەو دەنگە نەشازانە هیچ نەبێ هاوکاریتان بکەم لە ڕاستکردنەوەی بەڵام بە گوێگرتنێکی زۆر و بەڕاهێنانێکی زۆر دەبێ ئەمە تەنها بە من نابێت ئەرکی سەشانی من تەنها ئەوەیە بتوانم ئەم ڕاهێنانەتان بۆشی بکەمەوە پێتان بڵێم چۆنیەتی وتنەکەی چۆنە پاشان تەطبیقکردنەکەی کە دەبێ لای خۆت بمێنێتەوە ببی بە دەنگێکی زۆر باش ئەوە لای خۆتە 100% ڕێزی ئەمەوی سعید کوردە قوبوڵکەن خواتان لەگەڵ